بەڕێزان سەبارەت بە گرنگی پرۆسی هەڵبژاردن و کاریگەری بەشداری خەڵک لە پرۆسەکەدا لە سۆرانەوە میوانداری ناسەح فەتحوڵا ڕەسوڵ کاندیدی ژمارە 31 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامیمان کردووە. کاک ناسەح سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوی خوای گەورە لە بەڕێستان کاکزانەوە لە تەواوی بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پیا. زۆر سپاس بەڕای ئێوە وەک کاندیدی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی هەڵبژاردن دەتوانێت چی لە ژیانی خەڵک بگۆڕێ یاخۆت بۆچی پێویستە هاوڵاتیان بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن؟ بەڵێ بێگومان پرۆسەی گۆڕانکاری پرۆسەیەکە هەموو کۆمەلگایەک پێویستی پێێتی و تەنانەت هەموو تاکێک پێویستی پێێتی گۆڕانکاریکردن نیشانی زیندوێتی هەر کۆمەلگا و هەر تاکێکە. تەنها شتە زیندوەکان دەگۆڕێن هەر کاتێک هەر لە ناو هەر گەلێکدا هەر میلەتێک گۆڕانکاری نەکرد ئەچیتە قۆناغی متبوون و بە مردوو حیسابەکرێت، بە مردوو لە قەڵەم ئەدرێت. و بێگومان گۆڕانکاریش لە تاکەوە دەست پێەکە هەر مرۆڤێک لە خودی خۆیەوە پێویستە ئەو ڕوحیەتەی هەبێ کە گۆڕانکاری بکە و گۆڕانکاری پێویستە بکرێ و پێویستە تاچی کورد بە شێوەیەکی گشتی وشاربی لەوەی کە و پێویستە وشاربی کە گۆڕانکاری لە هەموو قۆناغەکاندا پێویستە بە تایبەتی لە قۆناغی ئێستای هەرێمی کوردستاندا کە هەمومان دەزانین هەرێمی کوردستان لەبەر ئێستا لە قۆناغێکی هەستیار و پڕ لە قەیران و نەهەمواریدا. ئەو قەیرانانەش وەک ئەزانین هەمویان دروستکراون، هەمویان سەپێنراون بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا و پێویستیشە خەڵک ئیرادەی گۆڕانکاری هەبی، چونکە وەکو گوتم گۆڕانکاری لە ئیرادەی تاکێکەوە دەست پێەکە و هیچ کاتێک گۆڕانکاری دروست نابێ گەر خەڵکەکە خۆی ویست و ئیرادەی گۆڕانکاری نەبی. هەر وەکو خوای گەورە ئەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوای گەورە هیچ گەلێک ناگۆڕێ ئەگەر بەخۆیان ئەو گۆڕانکاریە دروست نەکەن، بەخۆیان ئیرادەی گۆڕانکاری تایبەتیش ئێستا کە ئێمە لە بەردەم پرۆسەیەک داین کە پرۆسەیەکی گرینگە وەکو پرۆسی هەڵبژاردن کە بەڵێ ببوورەکەوەتە کاریگەری بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکانی 3 ئەیلولی داهاتوودا چی دەبێت؟ بێگومان ئەمەویست ئەوە بڵێم کە وەکو گوتم گۆڕانکاری پێویستە لە تاکەوە دەست پێ بکە و ئەو گۆڕانکاریەش وەکو گوتم پەیوەستە بە ئیرادەی تاکەکانەوە و ئەو پرۆسەی کە ئێستا لە بەردەم خەڵکی هەرێمی کوردستاندا کە بریتیە لە هەڵبژاردن یەکێکە لە بنچینە سەرەکیەکانی گۆڕانکاری کە گۆڕانکاری ڕاستەقینە ئەتوانم بڵێم لە هەڵبژاردنەوە دەست پێەکە. هەڵبژاردن پرۆسەیەکی زۆر گرینگە بۆ ئەوەی خەڵک ویست و ئیرادەی خۆی دیاری بکە و لە هەمان کاتدا بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ بدا گۆڕانکاریەکی ڕیشەیی و ڕاستەقینە لە ژیانی خۆی و لە ژیانی کۆمەلگاکەی دروست بکە. ئەو پرۆسەی کە ئێستا پرۆسەی هەڵبژاردنە و گۆڕانکاری وەکو گوتم ئەتوانین گۆڕانکاریەکی گەورە بکەین پەیوەستە بە بەشداریکردنی هاوڵاتیانی خەڵکی کوردستان، چونکە گوتم ئەگەر خەڵک ئیرادەی گۆڕانکاری هەبی و هەمومان ئەزانین کە ئێستامە بە بەردەوامی هەموو تاکێکی کورگلەیی لەو بارودۆخە هەموارە هەیە و ئەوەی گۆڕانکاری بکە کە ئێستا ئەو پرۆسەیە هاتوۆتە پێش و بەشداریکردنی خەڵک لەو پرۆسەیەدا بێگومان گۆڕانکاریەکی ڕیشەیی دروستەکە. گۆڕانکاری دروستکردن لەو قۆناغی ئێستای هەرێمی کوردستان پەیوەستە بە بەشداریکردنی خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە دەزانین خەڵکی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا بێئومێد کراوە، بێهیوا کراوە لە زۆر شتدا. تاوان بێگومان ئەوەش پلانێکە کە دەسەڵات بە بەرنامەڕێژی لە بۆ کردووە کە هەوڵ بدا خەڵک سارد بکاتەوە، خەڵک والێ بکە بەشداری پرۆسەی هەڵبژاردن نەکە، چونکە هەر بەشداری نەکردنێکی خەڵک لە پرۆسەکانی هەڵبژاردن و گۆڕانکاری هەمویان لە بەرژەوەندی دەسەڵاتدایە و شەرعیەتدانە بەو بارودۆخە هەموارەی کە ئەو دوو حیزب بە دەسەڵاتدارە بەسەرکەواتە تووڕێی و بێزاری خەڵک لەم دەسەڵاتە پێویستی بەوە هەیە کە لە ڕۆژی دەنگداندا هەموو لایەک بچنە سەر سندوقەکانی دەنگدان و لەوێ لایەنە گەندەڵکار و ساختەکارەکان سزا بدەن. بێگومان کاتی ئەوە هاتووە کە خەڵک وشیارانە مامەڵە لەگەڵ بارودۆخەکاندا بکە و بە شێوەیەکی
منظەم و ڕێکوپێک وەکو کەرنەڤاڵێک بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنجی خۆیان بدەن، چونکە دەنگدان مافێکی ژەرعی خەڵکی هەرێمی کوردستانە و پێویستە ئەو مافەیان لە خۆیان قەدەغە نەکەن و بە خۆیان نەبنە بەس لە بەردەم گۆڕانکاریەکان، مادام ئێمە گلەیمان لە دەسەڵاتێ و گلەیمان لەو بارودۆخە ناهەموارە هەیە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە، پێویستە دەستمان لە گۆڕانکاریەکاندا هەبێ و پێویستە ئێمە ویست و ئیرادەمان هەبێ لە بۆ ئەو گۆڕانکاری کە پێویستە بکرێت و بە دڵنیاییشەوە ئەو گۆڕانکاری هەر ئەنجامەدرێ هەرچەندە بربەست و لەمپەر لەبەر دروست دەکرێت، هەرچەندە هیچ گومانی تێدا نیە لە هەموو دەسەڵاتێکی دیکتاتۆردا هەر حکومڕانێکی دیکتاتۆر هەر دەسەڵاتێک کە بە زەبر و زەنگ خۆی بەسەر خەڵکدا سەپاندووە هەمیشە لەمپەر ئەخاتە بەردەم پرۆسەوی گۆڕین و گۆڕانکاریەکان، چونکە هەر گۆڕانکاریەک کە ڕووبدا لە بەرژەوەندی ئەوان نییە، لە بەرژەوەندی دەسەڵاتێک نییە کە خۆی بە زەبر و زەنگ بەسەر خەڵکدا سەپاندووە. بە تایبەتی ئێستا ئێمە لەو قۆناغەدا کە دەستمان داوەتە خەباتێکی مەدەنی بۆ گۆڕانکاری و ئەمانەوەی گۆڕانکاری لە ڕێی سندوقەکانی دەنگدان بکەین، پێویستە ئەو ئیرادەیەمان هەبێ شتێک سادمان نەکاتەوە، بێهیوامان نەکا، بێ ئومێدمان نەکا، چونکە وەکو گوتم هەر بێهیوابوون و بێ ئومێدبوونێک و هەر بەشداری نەکردنێک لە بەرژەوەندی دەسەڵاتدا درێژەدانە بەو دەسەڵاتە ناشەرعی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. بۆیە پێویستە ئەوەشمان لە بەرچاوێ بە بەردەوامی خەڵکی هەرێمی کوردستان بزانێ ناکرێ ئێمە گۆڕانکاریەکان بەستینەوە بە مودەیەکی دیاریکراوی کورد، چونکە هیچ پرۆسەیەکی گۆڕانکاری پرۆسەی کوردبڕ نییە، هەمیشە پرۆسەیەکی درێژخایەنە و پێویستیشە هەموو گۆڕانکاریەکانیش بە بارودۆخێکی نەهەموار و دژواردا تێدەپەڕی، چەندین سەختی دێنە بەردەم. ئێمەش لە ڕابردوودا هەمیشە ئەوەمان گوتووە کە ئێمە لە ڕابردوودا هەوڵی گۆڕانکاریمانداوە، بەشداریمان کردووە لە پرۆسەکانی دەنگدان بە ئومێدی ئەوەی کە گۆڕانکاری بکرێ لەو بارودۆخە ناهەموارانی کە بەسەر هەرێمی کوردستاندا سەپێنراوە، بەڵام بربەست لە بەردەم خەڵکدا دروست کراوە، تەزویر کراوە. ئێمە ئاگاداری ئەو شتانین، ئەو دەسەڵاتێکی ئێستا لەسەر حکومە بە تەزویر و گزیکاری لەسەر حکومە شەرعیەتی بەخۆی داوە لە ئەنجامی تەزویرکردنی دەنگەکانی خەڵک، دزینی ئیرادەی خەڵک، دزینی دەنجی خەڵک دەسەڵاتی وەرگرتووە و هاتوۆتە سەر دەسەڵاتەوە. بەڵام ئەوانە سەختین کە ئێمە لە ڕابردوودا چەشتیتمان وەکو گوتم هەموو گۆڕانکاریەک بە کۆمەڵێک قۆناغی دژوار و سەختدا تێدەپەڕێ، لە دواییدا ئەو ویستەی کە ئێمە ئەمانەوێت لە بۆ گۆڕانکاری دێتە بەر هەموو ئەمانەوێت برێم ئەتوانین بەرهەمەکەی بدروینەوە. ئێستاش من لەو بڕوایەدام کە ئێمە ئەو قۆناغە سەختانەمان تێپەڕاندووە، سەختەکانمان بڕیون، نزیک بووینەتەوە لە گۆڕانکاریەکی ڕاستەقینە بە دڵنیاییشەوە ئەو گۆڕانکاری ئەکرێ، بەڵام وەکو گوتم پێویستی بە ویست و ئیرادەی خەڵکە و سوربوونە لەسەر ئەو ویستەی کە لە بۆ گۆڕانکاری هەیتیان و کارکردنە لە بۆ ئەو ویستەی کە پێویستە هەیانبی لە بۆ گۆڕانکاری کرد. بەڕێز ناسیح فەتحوڵا ڕەسوول کاندیدی ژمارە 31 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی، زۆر سپاس کە ڕاستەوخۆ